ئەگەر باوەڕ بەوە ناکەن ئەمە شوێن و جێگە و مەنزڵمانە ئیشەڵا وا نابێ، ئیشەڵا کەستان نامرن و کەسیشمان ناینە ئەم شوێنە و بەنسیبی کەسیشمان نابێ. با بزانم ئەم قسەیە هەر بۆ خۆی شتێکە کەس باوەڕی پێ ناکات و ئەو قەناعەتەشمان بۆ دروست نابێت. ئەلەن کاکتۆر یعنی چی؟ یعنی ئەگەر ئێمە ئەم شوێنەمان بەنسیب نەبێ یعنی قەلوداڵەمان خوات، یعنی لە دەروی قەبرەمێنینەوە، یعنی ناچینە ژێر ئەم گڵەوە. ئەی چۆن؟ ئەی ئەخیری چیمان لێ دێ؟ کەواتە ئەگەر بشمانەوە قەناعەت بە خۆمان بکەین، بە شتێک دڵمان خۆشکەین هەروە دەرناچێتەوە. بۆیە دڵسۆز ئەو کەسەیە بۆ خۆشەویستەکانی، بۆ جگەرگۆشەکانی کە هەموو ڕۆژە پێی بڵێ کوڕم تۆ مەرحەلەیەکی حەساسی امتحانە لە پێشە باوکی من، بخوای بەدیار ئەم شتانەوە دانیشتووی کاتێکی بە خۆڕایی بەسرە بیت، بخوای من دڵم پێتە سووتێ کوڕم هەستە سەعی بکە، تۆ بە تەمای دەرەجەیت، بە تەمای پلە باڵاکانیت، بۆیە تکام وایە خۆتی لاکەی هەر ئەم ساڵە، هەر ئەم چەند ساڵەیە دوایی شەڵا ئەگەی بەنانی خۆت، ئەگەی بە مستەقبەلی خۆت ئاوەکو فڵان کەس ئاوا لێیە ئەوی بە شتێکی بەرز تەواوی تر پێویستە بە سعیکردن نامێنێ. بەخوا باوەجان ئەمە مستەقبەلە، ئەمە ئەو سەرنجامەیە کە هەموو خەڵک هەوڵی بۆ ئەدا بەڵام بەداخەوە لە بیرمان نییە. بۆیە مەسیدێکی مەحتومە